عراق و تورکیا دراوسەی یەکدین و دەواازەیەکی سنووریان هەیە لە نێوانیاندا کە ساڵانە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوانیان دەگات تا سەروی 20 میلیارد دلار و ئامانجیشان ئەوە بووە کە ئاڵوگۆڕی بازرگانی لە ساڵانی داهاتوو زیاتر بەرز بکەنەوە. ئەم گرژەی کە لە هەفتەی ڕابردوو تاکو ئێستاش بەردەوامی هەیە بەشێک لە خەڵکی عێراق داوای بایکۆتی کاڵای تورکی دەکەن ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان هەروە عێراقیش بۆ قسەکردن لەسەر بابەتی بایکۆتکردنی کاڵای تورکی لە بازاڕەکانی عێراق وەکو باز دەکرێت سەدا 90 پشتی بە کاڵای تورکیا بەستووە. گێران حاجی سەعید سەرۆکیەتی هاوردە و نردنکارانی کوردستان لقی هەولێر لەگەڵمانە کاک گێلان زۆر بەخێر بێ. زۆر سپاس سەلامەت بێ. عێراق و تورکیا جموجۆڵی بازرگانی فراوانیان هەیە، ینی لە ماوەی ڕابردوشدا ئامانجیانەوە بووە کە ئاڵوگۆڕی بازرگانی زیاد بکەن. لەسەر ئاستی بەرپرسانی باڵا دۆخی بازرگانی لە نێوان تورکیا و عێراق چی بەسەردێت؟ ئایا ئەو دەنگۆی هەیە کە بایکۆتی کاڵای تورکی بکرێت؟ ئەمە تا چەند کاریگەری دەبێت؟ سەرەتا زۆر سپاسان دەکەم. بێگومان هەروەکو دەزانن تورکیا وڵاتێکی دراوسەی عێراق و هەرێمی کوردستانە و بڕی بازرگانی لە نێوان عێراق و تورکیا بڕێکی یەکجار زۆرە کە ساڵانە ئاڵوگۆڕی بازرگانی نزیک دەبێتەوە لە 20 میلیارد دلار و ساڵی 2021 هاوردەکردنی کاڵا لە وڵاتی تورکیای نزیک بووە لە 11 میلیارد دلار و ئیمساڵ لە سەرەتای شەژمانجی 2022 نزیک لە 5 میلیارد دلار کاڵا هاوردەکراوە لە تورکیا بۆ هەرێمی کوردستان و عێراق. ئێمە کە باز لە وڵاتی تورکیا دەکەین مەرج نییە تەنها باز لە کاڵاکانی تورکیا بکەین، بەڵکو دەواازەی ئیبراهیم خەلیل کە تاکە دەواازەیە ئێمە لەگەڵ تورکیا بە یەکەوە دەبەستێتەوە لە ڕووی بازرگانی دەتوانین بڵین ئەوە هێلێکی پەیوەندی نێوان عێراق و هەرێمی کوردستان هەروەها دەیبەستێتەوە بە وڵاتانی ئەوروپاش. بۆیە ئەو کاڵایانەی کە دێ مەرجنی هەموو کاڵایەکان تورکی بن، کاڵای دیکەی وڵاتانی دیکەش لەو ڕێڕەوەڕە هاوردە دەکرێن بۆ عێراق و هەرێمی کوردستان و ئێمە لە ڕاستیدا دەبێ باز لە شتێک بکەین کە واقع بێ و بتوانین جێبەجێ بکەین. بۆیە پێم وایە بایکۆتکردنی کاڵای تورکی لە ئێستادا و لە بۆ عێراق و هەرێمی کوردستانیش بە گونجاو نازانم لەبەر ئەوەی کە ئێمە هاوردەکردنێکی زۆرمان لە وڵاتی تورکیا هەیە و ئێمە لە ناوە خۆماندا لە ناو عێراق و هەرێمی کوردستانیش کاڵایەکی وامان نییە کە بۆ خۆمان بەرهەمی بێنین و بتوانین پشت بە کاڵای خۆمان ببەستن. بۆیە ئێمە ئەگەر باز لەو بابەتە بکەین بێگومان یعنی شتێکی واقعی نییە و ناچێتە بواری جێبەجێکردنەوە. نە تورکیا دەستبەرداری ئەو 20 میلیارد دلار دەبێت کە ساڵانە ئاڵوگۆڕی بازرگانی هەیە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان، نە ئێمەش وەکو عێراق و هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەو توانایەمان هەیە کە بتوانین سنووردا بخەین و بایکۆتی کاڵای تورکی بکەین. لەبەرەوەی ئێمە وڵاتێکی بەکاربەرین و کاڵاکانمان زۆربەی لە وڵاتی تورکیا هاوردە دەکرێت و خەڵکی ئێمە هاوڵاتی ئێمە پشت بۆ کاڵایانە دەبەستێت کە لەوێ هاوردە دەکرێت. کاگەیلان هەتا ئێستا ینی لێدوانەکان یاخود قسەکان لەسەر ئاستی سیاسی نیە، با بڵێن بەرپرسانی باڵای حکوومەت باسیەوە دەکەن کە کێشەکان بە دیبلۆماسی لە ڕێگەی سیاسیەوە ینی چارەسەر بکرێت، بەڵام ئەوە ڕای شەقامە ینی باسیەوە دەکەن بەشێک لە پەرلەمانتارانی باسیەوە دەکەن کە بایکۆتی کاڵا بکرێت لە ڕابردووژەوە ئەزمونە هەوە، بەڵام تا چەند ینی دەرچەیەکەی بۆ ئەوەی چارەسەری ئەو گرژە بکرێت لەناو. من لەگەڵ ئەو پەڕێ ڕێز و خۆشەویستیم بۆ خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق و ڕێزم لە بۆ پەرلەماندارە بەڕێزانە هەیە کە هاوسۆزن لەگەر ئەو کێشەی کە ڕوویدا لە چەند ڕۆژی ڕابردوودا. بێگومان هەروەکو دەزان ئەو کێشەیە ئەوە یەکەم جارنێ ڕوودەدات لە هەرێمی کوردستان و چەندین جاری دیکەش دووبارە بۆتەوە و ئەوە کێشەیەکی سیاسیە لە نێوان وڵاتی عێراق و وڵاتی تورکیا. پێم وایە دەکرێت ڕێگای دایلۆگ و دیبلۆماسیەت بگرێتە بەر و بە ڕێگای دیبلۆماسیەت و دایلۆگ ئەو کێشانە چارەسەر بکرێن، بەڵام بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر ئابووری وڵات نەبێ و کاریگەری لەسەر جوولە بازرگانی نەبێ ناتوانین کێشەکان بەو ئاراستەیە ببین کە بەو ئاراستەیە کە بایکۆتی کاڵا بکرێت. ئێمە ئەگەر بێ چەند ڕۆژێک بایکۆتی کاڵای تورکی بکەین کە باجەکەی هاوڵاتی دەیدا، ئەوە ئەگەر دوو ڕۆژ سنووری ئیبراهیم خەلیل دابخرێ دڵنیام لەوەی کە ئەو کاڵای لێرە بە نرخەکەی بۆ نمونە 100 دلار بێت 120 دەچێتە سەرێ دووبارە هاوڵاتی باجەکەی دەدا و خەڵکێک هەیە مزایدەی بۆ مزایدەی سیاسیە بۆ هاوسۆزی لەگەر کێشەکە
ئەو قسانە لە سوۆسیال میدیا دەکا یاخود بە شێوەیەک دەیەوێ کێشەکە ئیبراز بکات لە بۆ لایەنێکی تر ئەوە جیایە بەڵام ئێمە دەبێ واقع بین و ببینین ئایا چەند گونجاوە ئێمە بتوانین بایکۆتی کاڵای تورکی بکەین کام جێگرەوەی کاڵای تورکیمان هەیە لە ئێستادا من بە بڕوای ئێمە وەکو یەکێتی هاوردە و ناردنکاران و بەپێ ئەوەی کە ئێمە لەگەر بازرگانان هەمیشە لەسەر خەتین و قسە دەکەین تاکو ئێستا ئێمە هیچ جێگرەوەیکی کاڵای تورکیمان نییە وەکو پێویست لە بۆ نمونە تۆگە بتەوێت لە وڵاتێکی دیکە کاڵا هاوردە بکەی نمونە لە وڵاتێکی وەکو سین تەنها کەشتی کە لەوێەوە دەگاتە بەندەری ئومل قەسر نزیکەی مانجێک بۆ 45 ڕۆژ دەخایێنێ بەڵام وڵاتێکی وەکو تورکیا بەپێی هەڵکەوتە جوگرافیەکەی لەگەر هەرێمی کوردستان و عێراق و کاڵایانێک کە حازرا زۆر جاروایە لە ماوەی 3 ڕۆژ دەگاتە دەستی هاوڵاتی ئەوانە هەموو کێشە بۆ هاوڵاتی دروست دەکەن ئێمە کاتێک بینەوەندیی باشتان هەیە لەگەڵ بەرپرسانی بازرگانی لە تورکیاانی ئەوان هیچ ڕابۆچونێکیان هەیە نی پەیوەندەکان هەبووە لەگەڵ یەک لەبارەی ئەو گرژیانە ئێمە هەمیشە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە پەیوەندی بازرگانیەکان بەردەوام بن و پەیوەندی بازرگ ئەو کێشانەی کە هەیە لە ڕووی سیاسی و کێشەی سەربازی کاریگەری نەبێ لەسەر جوڵەی بازرگانی لەبەرەوەی ئێمە دەزانین لە کۆتاییدا باجەکەی هاوڵاتی دەیدا بۆیە ئێمە دائیمەن هەوڵ دەدەین کاڵاکان بەردەوام بێنە ناو هەرێمی کوردستان و ڕێڕەوە بازرگانیەکان بەردەوام بێن و بازرگانی بەردەوام بێ و ئێمە لە بارودۆخێکی ئابووری وا گونجاودانین کە نە ئێمە و نە عێراقیش بتوانین ئێمە لە ئێستادا ئاڵوگۆڕی بازرگانی کە بڕەکەی نزیک 20 میلیارەوە داهاتوودا بەرز دەبێتەوە بین لەو کات و ساتەیدا ئەزمەیەکی دیکەی ئابووری بۆ هەرێمەکەمان یان بۆ عێراقیش دروست بڵێ کاگەیلان تاکە دەواازەمان هەیە لەگەڵ تورکیاویش ئیبراهیم خەلیلە ینی لێرەوە کاڵاکان 175 بۆ خوار و ناوڕاستی عێراقەوە دەچێت ینی لەم چەند ڕۆژی ڕابردوودا هیچ کاریگەرێکی نەرێنی ینی لە ڕووی جوڵەوە سستی تێ نەکەوتووە ینی ئەوەی کە حقیقت لەو یەک دو ڕۆژەی چەندین پەیوەندیمان پێدەگا لە بازرگانانی خواروی عێراق کە ئایا مەرزی سنووری ئیبراهیم خەلیل کراوەیان داخراوە هەندێک مەسەلەن خەڵک باسیەوەی کردووە کە سنوورەکەەوە دادەخرێ یاخود کاڵات بەداخەوە هەندێک لە بازرگانان چاوەڕێی ئەوە دەکەن کە مەسەن بۆ چەند ڕۆژێک دابخرێ بەوەی کاڵای نرخی کاڵاکان بەرز بکەنەوە ئەوە بەڕاستی ئەوە نیشانەی ئەوەیە کە ئێمە ناکرێ و نابێ ئێمە ڕێگا بەو جۆرە دیعانە بدەین یان بەو جۆرە ئەوانە بدەین کە ببێتە هۆی سستی بازرگانی لە نێوان ئێمە وڵاتانی دیکە مەرزی تەنها تورکیانیە ئێمە چەندین کاڵامان لە ڕێگەی تورکیاوەش بۆ دێتن تۆ وەرە سنووری ئیبراهیم خەلیل دابخە تەنها لەسەر تورکیا داناخستوە وەرکو لەسەر هەموو وڵاتانی ئەوروپاکە ئەو کاڵانەی لەوێ هاوردە دەکرێت دادخستووە بۆیە کاریگەری ئەو کە ئەگەر شتێکی لەو ئەوە ڕووبدا کە پێم وانە و هیچ بڕواناکەم ڕووبداوە یاخود حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش بێن لەو کاتەدا ئەزمەیەکی ئابووری تر دروست بکەن بەڵام ئەگەر ڕووبدا کاریگەریەکەی 175 لەسەر شارەکانی خواروی عێراق دەبێت خودی هاوڵاتی عێراقی تێدا زەرمەند دەبێت بۆیە ئەمە دەبێت هیچ کات بیر لەوە نەکەینەوە کە ئێمە هاوڵاتی تووشی زەرەر و زیان بکەین یاخود بە قسەی سوۆسیال میدیا بین شتێک بڵێن کە جێگای ئەوە نیە کە جێ بەجێ بکرێت لەو کات و ساتێدا دەبێت واقع بین و ئەو شتێک کە واقع هەیە ئەوە باز بکەین زۆر سپاس گەیلان حاجی سەعید سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکاران لەقی هەولێر سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمان